سڵاوتان لێبێ هەوڕێن خۆشحاڵم کە دووبارە لە ڤیدیۆیەکی نوێدا گەڕامەوە لای ئێوەی ئازیز و خۆشەویست. لە شێری شاخەکانەوە بۆ کەمتیارەکان ئەمەش حەوت ئاژەڵی مەترسیدار کە وەکو ئاژەڵی ماڵی بەخێوکراون. بێگومان هەمومان ئاژەڵە ماڵیەکانمان بینیوە کە لە چەند ئاژەڵێکی دیاریکرا و پێک دێن، بەڵام لەم ڤیدیۆیەدا لەوانەیە هەرگیز ئەم جۆرە ئاژەڵە ماڵیانەتان نەبینی بێ، چونکە زۆر جیاوازن لەگەڵ ئەوانەی کە بینیومانە. بۆیە گەر ئەم بابەتت بەلاوە گرینگە ئەوە دەتوانیت تا کۆتایی ڤیدیۆکە بینەربیت. ژمارە حەوت یابانی و کایمان لە هێرۆشیما کۆڕۆمایشی لەگەڵ کایماندا دەژی لە ماڵێکدا و درێژی ئەم تیمساحەیان دەگاتە مەترێک و 10 سانتیمەتر و کێشی 60 کیلۆگرامە. ئەم پیاوە کایمانی لە پێشانگایەکی ئاژەڵاندا کڕی لە ساڵی 1982 وەلو کاتەوە بوونەتە هاوڕێی یەکتری و هەمیشە پێکەون. ئەوەی جێگەی سەرسامیە ئەوەیە بۆ ماوەی 40 ساڵە پێکەون. ئەمە لە کاتێکدایە کە تەمەنی خشۆکەکان لە 30 ساڵ زیاتر تێناپەڕێ. ئێستا بۆ ڕۆپایتی لە تەمەنی 70 ساڵیدایە و هەندێک جار لەگەڵ کایمان دەچێتە دەرەوە بۆ پیاسەکردن، بەڵام ئەمە دوای ڕێگەپێدانی لەلایەن دەسەڵاتدارانەوە. ژمارە 6 مێسی شێری چیا. مێسی شێرێکی چیایە کە لەلایەن ئەلێکساندەر و مێرڤێ دمێتری 4 ساڵ لەمەو پێش ڕزگار کرا لە رووسیا. ئەمەش لە کاتێکدایە کە یەکێک لە باخچەکانی ئاژەڵان دەیویست بیکوژێ کە لەو کاتەدا تەمەنی تەنها 3 مانگ بوو. ئەم دوو هاوسەرە دەستیان کرد بە چارەسەرکردنی کێشە تەندروستیەکانی، هەروەها وەکو یەکێک لە خێزانەکەیان بەخێویان کرد. لە ئێستادا ئەم شێرە زۆر هێمن و سوپاسگوزارە و قەبارەشی بچووکە، بە زۆرێک قەبارەی 3 هێندە بچووکترە لە شێرەکانی تر لە هەمان تەمەندا، لەگەڵ ئەوەشدا زۆر چالاکە و ڕۆژانە 2000 پیاسە دەکا و بڕێکی زۆر گۆشت دەخوا و بەهێمنی مامەڵە لەگەڵ دراوسەکان و ئاژەڵەکاندا دەکا و هەڵس و کەوتی زۆر نەرمونیانە وەک ئەوەی سەگێکی ماڵی بێ، بەڵام هەمیشە ڕاهێنانی پێدەکرێ و لە ئێستادا دەتوانێت وەڵامدانەوەی هەبێ بۆ 10 فەرمان. ژمارە 5 جەیسیکا کەرکەدەنی ئاوی. لە کاتی لافاوێکی گەورە لە باکووری ئەفریقیا لە 21 مانگی 3 ساڵی 2002 هەریەک لە تۆنی و شێرلی فێر توانیان بەسکە کەرکەدەنێک بدۆزنەوە کە کێشی تەنها 16 کیلۆ بوو و ئاواکە لەگەڵ خۆی هێنابووی بۆ نزیکی باخچەی نیشتیمانی کرۆجەر. بەهۆی دووری لە دایکی جێسیکا زۆر لاواز بوو و وزەی پێویستی نەبوو تا هەڵبسێت و دیار بوو کە تازە لە دایک بووە، چونکە پەتی ناوکی هەر پێوە بوو. لەبەر ئەوەی نەدەتوانرا شیرێکی تەندروستی بۆ دابین بکرێ، بۆیە تۆنی بڕیاریدا کە شتێکی هاوشێوەی شیری پێ بدا کە چۆنێتی دروستکردنەکەی فێر ببوو، ئەوش لە کاتی وەرزشکردندا. بەهۆی ئەمەوە بێسۆکە توانی لە ژیاندا بمێنێتەوە و ئێستا تەندروستی زۆر باشە و کێششی دەگاتە 700 کیلۆگرام. ژمارە 4 ستیبانی ورچ. بۆ ماوەی 13 ساڵە لە مۆسکۆ هەریەک لە ئیستیبلانە و یۆری بەتلەنگۆ هەستان بە بەخێوکردنی ورچێکی بچووکی 3 مانگی کە تەندروستی زۆر خراپ بوو، ئەویش دوای ئەوەی دایکی لە دەستدا بوو بەهۆی ڕاوکردنی نایاساییەوە. ئەم دوو هاوسەرە بردیانەوە بۆ ماڵەوە و چاودێریان کرد تا باش بوو و بەخێویان کرد هەروەک ئەوەی تاکێکی خێزانەکەیان بێ و دوای خۆشەویستیەکی زۆر و گرنگی پێدان ورچەکە گەورە بوو کە ئێستا کێشی 150 کیلۆگرامە و خواردنی ڕۆژانەی بریتیە لە 25 کیلۆ ماسی و سەوزەوات و هێلکا. ستیبا بەناوبانگ بوو لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان و بەشداری هەندێک فیلمیشی کردووە. ژمارە 3 ڕێکسێ مارمێلکی ئاوی ئاسیایی. ئەم خشۆکەیە بە یەکێک لە قورسترین خشۆکەکان دادەنرێ کە کێشی 50 کیلۆگرامە، بەڵام ڕێکس تەنها 22 کیلۆگرامە و دەتوانرێ وەک ئاژەڵێکی ماڵی دابنرێ. خاوەنەکەی پێشووی ئەفسەر بوو کە لە یەکێک لە خێوەتگەکاندا دۆزی بووەوە.
ئەویش کاتێک کە خشۆکێکی بچووکی بوو تەمەنی تەنها 2 مانگ بوو و ڕزگاری کرد و گرنگی پێدا تا ماڵێکی بۆ دۆزیەوە تا بەخێوی بکات و لەو کاتەوە بووە ئاژەڵێکی بەناوبانگ لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا. ژمارە 2 فێنێ زەرافە بۆ ماوەی 10 ساڵ لە باشووری ئەفریقیا خێزانێکی گەورە گەشتیان دەکرد کاتێک منداڵەکان زەرافێکی بچووکیان دۆزیەوە کە درێژیەکەی مەترێک و 30 سانتیمەتر بوو کە لەسەر زەویەکە کەوتبوو. حاڵی زۆر خراپ بوو و دیار بوو دایکی بەجێی هێشتووە، بەڵام 6 کەس لە خێزانەکە هەڵیان گرت و کردیانە ناو ئۆتۆمبیلەکەیانەوە و بردیانەوە بۆ کێڵگەکەیان بۆ ئەوەی بە شێوەیەکی پێویست گرنگی پێ بدرێ. دوای ماوەیەکی کەم فێنێ هاوڕێ مرۆڤەکانی خۆش دەویست و بۆ ئاژەڵی ماڵی خێزانەکە. ژمارەیەک و کۆتایی کەمتیارەکان لە نەیجیریا کۆمەڵێک هاوڵاتی هەڵدەستن بە گرتنی هەندێک کەمتیار وەک ئاژەڵی ماڵی. دوای بڵاوبوونەوەی ئەو وێنانە لە ئینتەرنێت چەند ساڵێک لەمەوبەر گرنگێکی زۆر بەو باسە درا لە سەرانسەری دنیا گرنگی درا بەو کەسانە و خۆ سەیرەکانیان کە بریتیە لە ماڵی کردنی ئاژەڵی مەترسیدار. ئەوان کۆمەڵێک کەسن لە کۆمەڵگەی نەیجیریان کەوایان لە ڕۆژنامەنووس پیتەر هۆگۆ کرد بە دوواداچوون بۆ ئەو ڕاستیانە بکە و سەفەری کرد بۆ ئەو شوێنە تا ڕاستەوخۆ چاوی بەم پیاوە ئازایانە بکەوێ. دوای بەسەربردنی هەفتەیەک لە پایتەختی ئەبۆگا بۆی دەرکەوت کە ئەمانە نمایشکردن و لەسەر زادە ئیش دەکەن و ئەو بەهرەیە لەنەوەیەکەوە بۆ نەوەیەکی تر دەگوازنەوە و کەمتیارەکان بۆ کات بەسەربردن بەکاردەهێنن. هەموو ئەمانە بە لێدوانێک لەلایەن حکوومەتەوە. کام لەم ئاژەڵانە مەترسیدارتر و سەرسوڕهێنەرترن بەلای تۆوە. وەڵامەکەتانمان لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆ بنووسن و زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەم بوون. ئەگەر ڤیدیۆکەمتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆیم بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و لە بیرشتان نەچێ ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازار لە کەناڵەکەی من ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەم کەن و زەنگۆڵی تەنیشتی سبسکرایبەکەش چالاک بکەن و لە بیرشتان نەچێ هەر ڕخنەیەک یاخود پێشنیارێکتان بۆ کەناڵەکەی من هەیە ئەوە دەتوانن هەموویم لە کۆمنتی ئەم ڤیدیۆیدا بۆ بنووسن و ئینشاءالله بە زووترین کات وەڵامتان دەدەمەوە. و دووبارە و سێبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکەم تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.